هەر ویلایەتێکی ئەمریکا گەشتی بۆ بکەیت نازناوێ لەوەیە. ئەم شارە ناشڤیل پایتەختی ویلایەتی تێنسیە، ناودارە بە کانتری میوزیک گۆرانی ڕەسەنی ئەمریکا. با چاوی کامێرا شاهیدی ئەوە بێت داخۆ تێنسیەکان خزمەتی ئەو نازناوەیان کردووە وێنەی سەر دیوارەکان گەواهی دەدات ئەم شارە چەند هونەرمەندی دیاریان خستۆتە جیهانی مۆسیقا و گۆرانی ئەمریکاوە. گۆرانی وتن لە هەر جێیەک لەم شارە سەرچاوەیەکی بژێوی پەیداکردنە لەسەر شەقام گۆرانی و سەما خۆش ناکەنەوە. کۆبوونەوەی خەڵک لە چواردەوری ئەم گەنجانە ڕوونە خەڵکەکەش تامەزۆیە. نێو باڕەکانی شاری ناشڤیل جیاواز لە چاو هەر شوێنێکی گشتی تر لە ئەمریکا مۆسیقا و گۆرانیەکانی کانتری میوزیک زیندووە. بینەرێکی مەستیش بە گۆرانی و ئارەزووی وتنەوە. ئەم پۆشاک و جلوبەرگانە تایبەتە بە کانتری میوزیک پۆشینی دەزانرێت تۆ لە تێنسی بووی. لەم شوێنەش دەتوانیت دەستت بە مێژووی گۆرانیەکانیان بگات. هەموو سەر لە ئێوارانێکی شاری ناشڤیل قەرەباڵغی پێوە دیارە. وا دەرەکەوێت هەموو ڕۆژێک لەم شارە وەک ڕۆژانی پشوو بێت. گەشتیاران لە ئەمریکا و دەرەوە ڕووی تێدەکەن. لێرە شەقامیش دەبێتە شوێنی حەوانەوە. ئەوەی لەم شارەدا دەگوزەرێت ئاسان پێت ئەڵێت ناشڤیلیەکان دەیانەوێ نەوە لە دوای نەوە دەست بگرن بەو نازناوەوە کانتری میوزیک. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.